بە فەرمانی وەزیری خوێندنی باڵا کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومی و تایبەتەکان کەم کراوەتەوە. بەڕێزان بۆ قسەکردن و زانیاری لەسەر ئەم بابەتە لە هەولێر میوانداری بەڕێز عەباس ئەکرەم و وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیمان کردووە. کاک عەباسم کاتێ باش، ئەگەر بکرێت سەرەتا زیاتر ڕوونکردنەوەمان بیتێ لەسەر ئەم بڕیارە و هەروەها تایبەتی و بە تایبەتی چۆنیەتی و ڕێژەی کەمکردنەوەکان. زۆر سپاس بۆ کوردسات نیوز بۆ ئەم دەرفەتە. هەڵبەت ئەمڕۆ بە ئیمزای وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاری کەمکردنەوە یاخود داشکان لە کرێی خوێندن لە زانکۆ پەیمانگە حکومیەکان و زانکۆ پەیمانگە تایبەتەکان لە هەرێمی کوردستان چۆتە بواری جێبەجێکردنەوە. بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن لە زانکۆ پەیمانگە حکومیەکان بە ڕێژەی 145 بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن دەبێت بۆ پارالێل و ئێواران لەم ساڵی خوێندن جێبەجێ دەکرێت و 145 کرێی خوێندندا دەبەزێنرێ. لە هەمان کاتدا بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن لە زانکۆ پەیمانگە تایبەتەکان بە ڕێژەی 110 تاکو 120 بۆ ئەم ساڵی خوێندن بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن جێبەجێ دەکرێت و لەم ساڵۆ پیادە دەکرێت. بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن ئەم ساڵ سێمی ساڵە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەتوانم بڵێم بە ڕاستپاردەی ڕاستەوخۆ و یاخود جوودی ڕاستەوخۆی بەڕێز دکتۆر ئارا محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ سوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هەروها ڕەخسانی دەرفەتی خوێندن بۆ گەنجان و لاوانی وڵاتەکەمان و خوێندکاران بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن جێبەجێ کردووە. ئەم بڕیارە وەک لە کارنامەی وەزارەتەوە هاتووە کە بڕیار دراوە بەردەوام بێتن بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە بە ئیمزای وەزیری خوێندنی باڵا ئەمڕۆ لە دوو فەرمانی جیاوازدا بڕیاری کەمکردنەوەکە چۆ بواری جێبەجێکردنەوە کاری پێدەکرێتن. دەمەوێت باز لەسەر ئەوە بکەم بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن لە هەرێمی کوردستان فاکتەرێکی بەهێز دەبێت بۆ ئەوەی کەوا خوێندکاران لە هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زانکۆکان لە پەیمانگەکانی هەرێمی کوردستان درێژە بە خوێندن بدەن و هەلی خوێندنی یەکسان و دارپەروەریان بۆ بڕەخسێنرێ. لە هەمان کاتیشدا هۆکارێکی سەرەکی دەبێت بۆ ئەوەی کەوا خوێندکاران لە ناوخۆی هەرێمی کوردستان بتوان درێژە بە خوێندن بدەن. ئەمەش سەرچاوە دەگرێت لە کارنامەی ئەم وەزارەتە و خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ئەوەی کە ساڵانی ڕابردوو ئەگەر سیر بکەین پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەڕۆشت. ئەگەر سیر بکەین 22,000 خوێندکاری بەڵێ هەرچەنە ئاماژەت بە هەندێک لە ئاماجی وەزارەتدا لە دەرکردی ئەم بڕیارە بەس ئەمێ زیاتر ڕوونکردنەوە بیتێ ئاماجی وەزارەت لە دەرکردنی ئەم بڕیارە و لەم کاتەدا چییە؟ بەڵێ ئامانج و مەبەستی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ کەمکردنەوەی کرێی خوێندن لە زانکۆ پەیمانگە حکومیەکان و تایبەتەکان لە هەرێمی کوردستان یەکەم ڕەخساندنی دەرفەتی خوێندنی یەکسان و دادپەروەرە بۆ سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان لەسەر دەستی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دووەم هاندانی خوێندکارانە بۆ درێژەدان بە خوێندن لە ناوخۆی هەرێمی کوردستان. من ویستم باسی ئەوە بکەم ئەگەر سەیری ئامارەکانی ساڵانی ڕابردوو بکەین چەند ساڵ پێش ئێستا 22,000 خوێندکاری کورد لە زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان درێژیان بە خوێندنەوە، بەڵام زیاتر لە 400 میلیۆن دلار بردراوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان، بەڵکو ئێستا ئەم پارەیە ببڕێ پارەی کەمتر بە داشکانی 145 بۆ خوێندنی پارالێل و ئێواران بۆی دەرفەتیان بۆ بڕەخسێ. هەرچەندە من بۆ مێژوو ئەوە باز دەکەم کە خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرگیز لەگەڵ ئەوە نییە کە کرێی خوێندن هەبێتن بۆ پارالێل و بۆ ئێوارانیش، بەڵام بۆ ئەوەی بتوانرێت زانکۆکان لەسەر پێی خۆیان بوەستن و درێژە بە خوێندن بدەن بڕێکی کەم لە کرێی خوێندنیان لێوەردەگیرێ و لە ناوخۆی هەرێمی کوردستان کرێی خوێندنیان بۆ دەڕەخسێ. و ئامانجێکی تری سەرەکی ئەم بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە ئامانجی سەرەکی خودی وەزیری خوێندنی باڵا ئەوەیە لە بەرچاوگرتنی بار و گوزەرانی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئەگەر سیر بکەین لە ماوەی ساڵانی ڕابردوو خەڵکی کوردستان هیلاک بوون بەدەست کۆمەڵی بابەتی قەیرانی دارایی و کۆمەڵی بابەتەوە کە بەرۆکی ئەم وڵاتی گرتووە. ئەم بڕیارە هۆکارێک دەبێت بۆ ئەوەی کە گەنجان نەوەکانمان بتوان ناوخۆی هەرێمی کوردستان بە کرێیەکی کەم درێژە بە خوێندن بدەن. وا دەکات کەوا خوێندکارانمان بیر لە داهاتوو پاشە ڕۆژی خۆیان بکەنەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە کرێیەکی کەم. لە پاڵیشدا بتواندرێ زانکۆکانی هەرێمی کوردستانیش لە ئەو بڕەپارەکەمەی کە وەردەگیرێ بتواندرێ ئاسی زانستی و ئەکادمیان پێش بخرێ، هاوشانی زۆرێک لە زانکۆکانی دنیا بێ. لە هەمان کاتدا دەمەوێت ئاماژە بۆ ئەوە بکەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پاڵ کەمکردنەوەی کری خوێندن و ڕەخسانی هەلی خوێندن بەردەوام دەرگای بۆ خوێندکاران هەرێمی کوردستان کراوە بووە. کاتێک سەردانی وەزارەت دەکەم بۆ گوێگرتن لە داوا پێشنیازەکانیان بەشێکی ئەم بڕیارانەی کە دەردەچن و ئەوانەی کە پەیوەستن بە خوێندکاران و بەهێزکردنی یاخۆت پێشخستنی ئاسی زانستی و ئەکادمی لە هەرێمی کوردستان سەرچاوی لە پێشنیاز
هێز و بۆچوونی خوێندکارانەوە وەرگرتووە کە بەردەوام دەرگای وەزیری خوێندنی باڵا بۆ خوێندکاران کراوەتەوە بۆ هاوڵاتیان کراوەتەوە بۆ ئەوی پێشنیازەکانیان بگەێنن لەوێ شۆ داواکاریەکانیان پێشکەش بکەن و دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن هاندانێکی تر دەبێت بۆ ئەوەی کەوا خوێندکاران کاتێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەخوێنن بتوانن پسپۆڕی و توانە و لیهاتوو شارەزایەکانی لەگەڵ بازاری کاری کوردستان بگونجێن و بتوانن درێژە بە ئەو کارامایە ئەو توانایانەی هەندە لە بازاری کاری کوردستان ڕنگ بداتەوە لە ساڵانی ڕابردوو ئەگەر سیر بکرێ جگە لە بەهدەردانی سەرمایەکی زۆر لە دەروی وڵات لە هەمان کاتیشدا ئێمە بینیمان زۆرێک لەوانەی کە دەگەڕانەوە یاخود خوێندنەکان بە سەرکەوتوی تەواو نەکردو یاخود ئاستی زۆرێک لە زانکۆکان بەشێک لە زانکۆکان لەگەڵ ئاستی زانکۆکانی کوردستان زۆر نزمترن بێگومان ئەمە هاندانێکی زیاتر دەیە و پەرەپێدانی زانکۆکانیش لە چتریشەوە باس لە کاتێک باس لە کەمکردنەوەی کرێی خوێندن و باس لە داشکاندن لە کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومی و تایبەتەکان لە هەرێمی کوردستان دەکەین ئەوە دەخرێتە ڕووکە وەزارەتی خوێندنی باڵا هەرگیز جیاوازی ناکات بەڵکو کاتێک کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکاندا دەبەزێنرێ ئەوە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی داوا دەکات کە کرێی خوێندن دەبێت لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکانیش دابشێنرێ بەڕاستی لێرەوەش ئەوەی کە جێگەی هەڵوەسە لە سەرکردن ئەوە پێویستە سوپاسی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیش بکرێ کە بەڕێزان سەرۆک زانکۆکان هاوکار و هەماهەنگن لە پاڵ داشکانی کرێی خوێندن بۆ ئەوەی بتوانن ساڵانە ئیدارە و بەڕێوەبردننی زانکۆکان نەوەستێتن و لە هەمان کاتیشدا بتوانن پرۆسەی خوێندن لە پێشکەوتن بەردەوام بێتن. بەڵێ کاک عەباس لە بەشێکی بڕیارەکەدا هاتووە کە کرێی خوێندنی زانکۆ و پەیمانگە تایبەتەکان بە پێی ئەنجامەکانی ڕیزبەندی نیشتیمانی بە ڕێژەی لە ١٠ بۆ لە ١٢٠ بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن کەم کرێتەوە ئەتوانی ڕوونکردنەوەی زیاترم بیت لەسەر ئەو فەقەرەیە؟ بەڵێ وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بۆ دروستکردنی گیانی چێبڕچێ لە نێوان زانکۆکان لە هەرێمی کوردستاندا ساڵانە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان لە هەرێمی کوردستان ڕادەگەێنێت بە پێی ئەنجامەکانی ڕیزبەندی ئێمە زانکۆکان دابش دەبن بەسەر چەندین گروپی A B C D واتە ئەو زانکۆیانەی کە لە ئاسیەکی زۆر باشدان دابش بوونا هیچ زانکۆیەکمان دێ لە گروپی A بەڵکو ئەی بەڵام زانکۆکانی دابش بوونە بەسەر گروپی B کە زانکۆ باشەکانن و گروپی C و دیشمان هەیە ئەو زانکۆیانەی کەوا لە گروپی بیدان بە ڕێژەی ١٠ کری خوێندنیا بۆ دەدەشتێنرێ و ئەو زانکۆیانەی کە لە گروپی سین بە ڕێژەی ١٥ و ئەوانەشی لە گروپی دین بە ڕێژەی 120 و لەگەڵ کۆلێژە زانکۆیی و پەیمانگاکانیش ئامانجی وەزارەت ئەوەیە لەم بڕیارە کاتێک ئەم نسبانە بە جیاواز دیاری دەکرێت بۆ ئەوەیە کە پێشبڕچێ بکەوێتە نێوان زانکۆکان بۆ ئەوی هەوڵ بۆ ئەو بدەن ئاستی زانستی و ئەکادمی و کۆلێتیان پێش بخەن بۆی بێنە گروپی پێشەوە واتە ئەیوبی و لەم کاتیش کاتێک کە دێنە پێشتەوە هەم ئاستی زانستی و هەم کواڵەتی خوێندن لە زانکۆکانی کوردستان بەرز دەبێتەوە و لە هەمان کاتیشدا هۆکارێک دەبێت بۆ ئەوەی کەوا لە کاتی داشکانەکان جیاوازیان هەبێت لەگە گروپەکانی تر بۆیە دابشکردنەکە بە پێی ئەنجامەکانی ڕیزبەندی نیشتیمانی کوردستان بووە هەر سەبارەت بە کرێی خوێندن و دابشبوونی بە تایبەتی بۆ زانکۆ و پەیمانگە تایبەتەکان و لە هەمان کاتیشدا زانکۆ و پەیمانگە حکومیەکان لە هەرێمی کوردستان ئەگەر سیر بکەین بە پێی ئەم بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی ساڵانە دەتوانم بڵێم بڕێکی زۆر پارە جگە لەوەی کە لە بەپێی داشکانەکە لە خوێندکاراندا دەرچێنرێت لە هەمان کاتیشدا دەتوانم ئاماژە بۆ ئەوە بکەم کە بەهۆی ئەم داشکانەوە وای کردووە کە زۆرێک لە خوێندکاران و قوتابیانی ئێمە کە داوای دامەزراندن دەکەن بەڵکو ئەم داشکانە سوودەکەی زۆر زیاتر بێلەوەی کە دامەزرێن بۆ نمونە ئەگەر دامەزراندنێک مانگانە 500,000 دینار بێ لە ساڵێکە دەکاتە 6 میلیۆن بەڵام بەپێی داشکانی کرێی خوێندن ئێمە لە کۆلێژە پزیشکیەکان ئەگەر سیر بکەین 145 زیاتر لە 6 میلیۆنە ئەمە بۆ یەک کەس ئەی بۆ خێزانێکەوە چەندین کوڕکچی لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکانە ئەی بۆ تەواوی کۆمەلگا و بۆ شار و شارۆچەکان بۆیە داشکانی کرێی خوێندن من دەتوانم بڵێم کاریگەری ڕاستە و خۆی دەکات لەسەر بژێوی ژیانی خوێندکاران و لە هەمان کاتیشدا لەسەر ئەرچی قورسی خوێندکاران کەمتر دەکاتەوە بۆی بتوانن زیاتر هێندەی بە دوای زانست و پسپۆڕی و کارامەیەکانی خۆیاندا بن بتوانن پەرەی زیاتر بە خوێندنەکەیان بدەن. کاک عەبازم بڕیار لەکەیەوە چێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ساڵی داهاتووە یا بۆ هەندێک کۆلێژ و هەندێک مەراحلی زانکۆکان بەشێکی پارەکە ماوە کە بیەن بە زانکۆکە ئایا ئەوانی ژەکرێتەوە یا هەر بۆ لە ساڵی داهاتوە دەست پێکەن؟ بڵێ زۆر سپاس بۆم پرسیارێکی گرنگە بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن من دەتوانم بڵێم لەگەڵ دەست بەکاربوونی دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی
دەرچووە ئەمە بۆ سێمین ساڵە واتە بۆ ئەم ساڵی خوێنی 2021-2022 جێبەجێ دەکرێتن ئەم بڕیارە تەواوی ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگە حکومیەکان و تایبەتەکان لە هەرێمی کوردستان پابندن بە جێبەجێکردنی بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندن بڕیارەکە بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن ئەواتە قۆناغێک بەدەرنیە لەگەڵ قۆناغێکی تر و لە هەمان کاتدا ئەگەر سەیری بڕیاری زانکۆ پەیمانگە حکومیەکان بکەین بۆ پارەلێل و بۆ ئێواران لە هەمان کاتیشدا بۆ خوێندنی بەرایی واتە بەکەلۆریۆس دبلۆم لە هەمان کاتدا بۆ خوێندنی باڵا دبلۆمی باڵا ماستەر دکتۆرا دەگرێتەوە بە هەمان شێوە بۆ زانکۆ پەیمانگە تایبەتەکانیش بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندنە بڕیارەکە و هەموو ئەو خوێندکار و قوتابیانەی کە ئێستاکە لە زانکۆ و پەیمانگە تایبەتی و حکومیەکان دەستیان پرۆسەی خوێندن کردو ئەم بڕیارە دەیانگرێتەوە و داشکانی کرێی خوێندنیان بۆ دەکرێت بەپێی ئەو ڕێژەیە کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دیاری کردەوە من دەمەوێت سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم لە ماوەکانی ڕابردوو زۆرێک لە سوسیال میدیا و لە بەشێک لەملاو لا باس لەسەر ئەوە دەکرا کە ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا پاشگەز دەبێتەوە لە بڕیاری داشکانی کرێی خوێندن ڕێک ئەم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و پێداگری خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ داکۆچیکردن لە مافی خوێندکاران و خەڵکی هەژار و نەداری وڵاتەکەمان پێچەوانەی ئەو قسانە بوون کە دەکران بەڵکو ئەم بڕیارە وای کرد کە ئێستا دڵخۆشیەکی زۆر دڵنەوایەکی زۆر بۆ خوێندکاران لە هەرێمی کوردستان دەستەبەر بێ و لەو دوو دڵی ڕزگاریان بێ کە وەزارەتی خوێندنی باڵا جارێکتر بڕیار نادات لەسەر کەمکردنەوەی کرێی خوێندن بەڵکو ئەمە پێچەوانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا من دەمێت لێرەوە لەسەر زاری خودی وەزیری خوێندنی باڵا بەهۆی ئەوەی کە ئێمە ڕۆژانە لەگەڵ یەک تیم لە وەزارەت و تەواوی زانکۆکان لە کارکردن داین سیاست و استراتیژی کارکردنی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەم کابینە بریتیە لە گوێگرتن و جێبەجێکردنی داوا و خواستەکانی خوێندکاران و کەسوکاری خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن من دەمێت دڵنیای خوێندکاران بکەمەوە لە هەرێمی کوردستان کە هەرگیز وەزیری خوێندنی باڵا لە سەنگەری ئەوان دوور ناکەوێتەوە لە سەنگەری خوێندکاران و لە سەنگەری داواکاریەکانیان لە سەنگەری ئەو پێشنیاز و بۆچوونانەیانە کە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەن و بۆیان جێبەجێ بکرێ بۆیە وەزارەت بە مەرجە و بە کەسی دووەمی خۆیان بزان لە دوای ماڵەوە بۆی داواکاریەکان لێ بگەن و بە شانازیشەوە توانی ومانە من دەتوانم بە ئاماری یەک مانگتان بۆ بخەمەڕ و لە ماوە یەک مانگە خودی وەزیری خوێندنی باڵا زیاتر لە 1800 خوێندکار و قوتابی پێشوازی لە کلۆ جێ لە داواکاریەکانی گرتووە جگە لە تەواوی 2 ساڵی ڕابردوودا. بەڵێ بەڕێز عەباس ئەکرەم و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر سپاس بۆ بەڕێستان.